بناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر سەردانی سوودانی بۆ ئەمریکا دەکەین و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم و هەڵبژاردنەکانی هەرێم هەروە پرسی نێوتی هەرێمیش لە کۆبوونەوەکانی سوودانی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و پێی و ڕاگەنداوش کە هەبوو جۆ بایدن سەرۆکی وڵات یەکگرتووەکانی ئەمریکا دەستخۆشی لە سوودانی کردبووە ناردنی دوو موچە بەیەکەوە هەروە باسی لەوە کردبوو کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف و دادپەروەرن لە هەرێمی کوردستان باز لەوەش دەکەین هیچ ڕێکەوتنێک واژۆ کراوە ئەرکی هێزەکانی ئەمریکا دوایەم سەردانە لە عێراقا هیچ گۆڕانکاریەکی بەسەردادەوە سەردانەکە سوودی بۆ خودی سوودانی و بۆ هەرێمیش چی دەبێ ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان محەممەد حسێن شارەزای کەرتی ئابووری و وزە هەروە سەرنگ حەمەد سەعید بەڕێوەبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئاشتی قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەرهەنگێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەردانەکانی سوودانی بڵێن ئەو دیدارە فەرمیانەی کە هەیبوو لە دوو ڕۆژی ڕابردوو لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بزانم کۆتایی هاتووە هیچ ڕێکەوتنێک واژۆ کراوە لە بواری سەربازی بێت ئابووری بێت لە بوارەکانی تر بێت کاتە باش سپاس بۆ میوانداریتان بێگومان کۆمەڵێک هەنگاو چۆتە پێشەوە یەکەم لە ئاستی سیاسی و پەیوەندیە کە هەردوو لە پەیوەندیەکانیان بە گرنگ زانی بۆ ڕێککردنەسەرەوەی کە پکەوتریکەن و ئەمەش تەرجمە بکرێت بۆ کۆمەڵێک هەنگاوی کردداری ئەمریکا پێوتێ پێڵێ 360 دیگری ریلیشنشپ ئەنی بە پەیوەندیەکی 360 خاڵی ینی لایەنە و لەو بوارانەیە لایەنی ئابووریتە لایەنی سەربازیتە لایەنە سەربازیەکە ئەوەی کە سەرۆکوەزیران و وەزیری دفاعی ئەمریکا لە ڕاگەنداوەکانە پاسیان کردووە کە بڵێن مذاکرەیەکی اتفاق لەسەر ڕۆشتنی چەک بە عێراق و لەسەر ماوەی درێژخایەن بە بڕی 50 ملیۆن دۆلار و کۆمەڵێ بواری تر هەیە کە بواری هاوکاتی لە مەشق و لە پشتیوانی لایەنی سەربازی عێراق و لەوانەشا بێگومان هەرێمی کوردستانی و هێزی پێشتیایە و لەلایەنی ئەفریقا بڕی 50 ملیۆن دۆلار قەرز ئەیەت بە لەلایەن مؤسسەی تەنمی ئەمریکاوە بۆ قەرز ئەو کۆمپانیانی کەرتی تایبەت کە پێشتر لە سیستمی بانکی عێراقیانە بوونی ئەو کۆمپانیانی کە خانمان ساحب وەکو هاندانێک بۆی کە کەرتی تایبەتی وردەوردە بۆ سیستمی بانکی بێت و بۆگومان لە بواری تریشا کە باسی وەکرا کە حکومەتی عێراقی بەرنامی وایە 4000 کار بنێرێت بەرەوە بۆ 3000 ئەمریکا بێ پیسەکە زۆر ئەمان چەندێکی بەرنامەی کارە و چەندێکی لەکتێگەیشتنامەیە و چەندێکی بۆ نمونە واژکردنی کۆنتراکت ئەگرێ بەستێکە پێم وایە بێتە تا لەوانێت تەحافی داهاتێتی هەم کوردەکانمان بۆ دەکەن. سوپاس دەکەم کاک سەرنگ دێمەوە خزمەت کاک محەممەد جەنابی خێربەی سەبارەت بە پرسی موچەی موچە خۆران سەرنج چی بوو کە بایدن دەستخۆشی لە سوودانی کرد بۆ دوو موچەی کەنارد بووی و باسی لەوە کرد و پێویستە بەردەوام بێ سەرنج چی و پرسی موچە گەشتۆتە بڵێن کۆشکی سپیش پرسی موچەی فەرمانبەرانیێرە سوپاس بۆ دەرفەتە کاک حەکیم خۆی ئەگەر سەرنجدا بێ لە بەیاننامە هاوبەشەکەی ئیدارەی ئەمریکا و حکوومەتی عێراقا کۆمەڵی خاڵ باس کرا کە علاقەی بە دۆخی ئابووری و دارایی هەرێمی کوردستان و عێراقشەوە هەیە مەسەلەی پرسی موچە یەکێک بوو لەوانەی بۆ نمونە باسی ئەوە کرا کە سەر لە نوێ هەناردەکردنەوەی نەوتی کوردستان لە ڕێگەی بۆڕی عێراق تورکیاوە دەست پێ بکاتەوە مەسەلەی مشکیل ناپۆکێ نەوتی و دارایەکانی نێوان هەولەر و بەغدا چارەسەر بکرێ و هاریکاری سیاسی و ئابووری و دارایی لە نێوان هەولەر و بەغدا پەرەی پێ بدرێ لە چوارچێوەی ئەوەشە پێشوازی کرد لە ئەوەی کە لە زمنی پێکەوە کارکردنی هەولەر و بەغدا لە ماوەی ئەخیرا دوو موچە نێردراوە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان اینجا باسی هاوکات داواکە لە حکوومەتی عێراق و بەرپرسانی عێراق بەگشتی مەسەلەی ئەوەی کە پێوترێ هەمە ڕەنگکردنی سەرچاوە ئابوووریەکانی عێراق و دوورکەوتنەوە لە پشت بەستن بە تاکە سەرچاوی داهاتکەنەوەتە ئەمە پێشوازی لەمە کراوە داوای ریفۆرمی کارتی بانکی و دارایی عێراق کراوە بە جۆرێکە پابند بێن بە
ئەوەی مەسلەی ڕێکارەکانی دژ بە سپیکردنەوەی پارە و تەمیلکردنی ئەوەی پێڵێن ئێرهاب لە هەموو ئەمانە با بڵێن ڕاستەوخۆ بە پێشوازیکردنە لەو هەوڵانی حکوومەتی عێراق و هەرێم داویانە بە ئاراستەی ئەم چارەسەریانی کە بەلای ئەوانەوە باشە بەلای هەردوو حکوومەتەوە تەبعاً باشە و هاوکات داواشیان لێکات تەشجیعیشانەکە بۆی بەردەوام بن لەسەر ئەم ڕەوتەی ئیشکردن بەڵام مەسەلەکە چییە؟ بەشی هەرە زۆری ئەم قسانایە ئەبا بڵێن ئەم لێدوانانە یا ئەم خاڵانی کە باس کراوە لەم بەیاننامە پێشتر بەرپرسانی هەولێر و بەغداش باسییان کردووە ئێستا ئیداری ئەمریکا تەکیدی لێکاتەوە ئەمە شتێکی باشە بەڵام ئەمە خۆی بۆ خۆی نابێتە چارەسەر ئەگەر بێت و وانەکە لەم دوو حکوومەتە لە مەولا جدیتر و باشتر ئیش بکەن بۆ هەرێک لەم ئامانجانە چونکە هەرێک لەم ئامانجانە ڕاستە موچەدانەکە تۆزێ ئەمەلیترە بەسیترە ئەکرێ زووتر بکرێ بەڵام چاکسازیکردن لە کردی ئابووری و دارایی عێراقا یا خود هەمەڕەنکردنی سەر چاوابووریەکانی عێراق یا لابردنی ئەو ڕێگریانی کە تا ئێستا نەیهێشتووە نەوتی کوردستان لە ڕێگەی بۆ ڕێ عێراق تورکیاوە هەناردە بکرێتەوە ئەمانە هەم کاتی پێویستە هەم ڕەنجێکی زۆری پێویستە و هەم ئیرادەیەکی سیاسی بەهێزی لە هەولێر و بەغداشەوە پێویستە هەر تەنها بە دروشم ناکرێ بۆیە عبرەت لەوایە لە دوای ئەم سەردانەی سوودانی تا چەند ڕفتار و تەسەڕوفاتی بەرپرسانی بەغدا و هەولێریش ئەگۆڕێ لە مامەڵەکردن لەگەڵ هەرێکە لەم کێشانە وەکو خۆی بەیاننامەکە باشە ئەو وەکو باسکردنی پرسی موچە چۆن باس کراوە ئەمە کێشێکی ناوخۆی یاخود بۆ چۆتە ناو ئەو دیدارانەوە ڕاستە ئەوە تۆزێکی بوو تۆزێک وەکو شتێکی سیر وابوو من ناڵێم ناماقوڵیتیایە بەڵام هەستەکەم هیچ پێویستە بوو چونکە خەڵکی ئەنبار و خەڵکی نینەواش موچیان وەرگرت بە بێەوەی ئیدارەی سەرۆک بایدن پێشوازی لە هەوڵەکانی سوودانی بکەوت دەستخۆشی لێ بکە ئەنی ئەبواە ئەساسن مەسلەی موچەی خەڵکی کوردستان نەبووە بە کێشەکە بووە بە کێشە نەتیجەی تێکشکان و با بڵێن فەشەلێنانی هەردوو حکوومەتە لە پێکەوە کارکردن لە چارەسەرکردنی گرێکوێرە و ناکۆکیەکانی نێوانیان ئێستا کە دابشکردنی موچەی کارمەندان و خانەنشینانی کەرتی گشتی لە سێ پارێزگای عێراقا یاخود لە هەرێمی کوردستانە کە هەرێمێکی سەر بە دەوڵەتی عێراقا بۆ بە ئینجازێک و دەستکەوتێکی گەورە لە کۆبوونەوەیکی وایە لە بەلاغی کۆتایی کۆبوونەوەیکی وا باسەکرێ تۆزێک هینە با بڵێنە شتێک جۆرێک لە نامۆی غەریبی تایە ئەنی هەست ناکەم ئەمە با بڵێن کەس چاوەڕێنەیە کرد پرسی موچە لەوێ ئاوا باس بکرێ کە باس کرا بەڕاستی من خۆم ئاوای سەرسام بوو پێی سەرسام بەس سەبارەت بە پرسی بڵێن نەوت وەزیر دەرەوە باز لەوە دەکە وەزیر دەرەوەی ئەمریکا داوای کردە بێ کە نەوت تێرێم هەناردەکەی دەست پێ بکاتەوە دەست پێ دەکاتەوە هیچ ڕێگریەکانی چین بۆن و لە بەیاننامە هاوبەشەکەی هەردوو لاشە هەردوو حکوومەت لە دوای کۆبوونەوەکەی سەرۆک بایدن و سەرۆک وەزیران سوودانیا باسی ئەوە داواکرێ مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان و عێراق لە ڕێگەی تورکیاوە دەست پێ بکرێتەوە بە ئاشکرا با بڵێن ئەوەی کە وازەحە دوو ڕێگری سەرەکیە لە بەردەم دەست پێکردنەوە پێشتر بەرپرسانی عێراقیش و نوێنەری کۆمپانیەکانی ژنیان شاردۆتەوە کە ئەم دوو ڕێگریە یەک ئەوەیە کە تا ئێستا بەرپرسانی وەزارەتی نەوت و کۆمپانیا نەوتەکان ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی کە تەبیعەتی گرێبەستەکانی ئەم کۆمپانیانە بگۆڕن بۆ هاوبەشی لە قازانج کە خۆی ئێستا هاوبەشی لە بەرهەمە هاوبەشی لە بەرهەم و هاوبەشی لە قازانج مۆدڵە اقتصادی و قانونیەکان زۆر نزیکە لە یەکەوە بەڵام لە نەتیجە جیاوازێکی زۆر هەیە لەوەی کە کۆمپانیەکان داهات و قازانجیان چەندێک بێ بەپێی ئەو مۆدڵی دوم کە پێشکەشکراوە پێشنیار کراوە لەلایەن وەزارەتی نەوتۆ ئەمە ناکۆکیەک ناکۆکی دووەم پێویستە بودجەی یاسای بودجەی عێراق هەموار بکرێتەوە و ئەو شایستەدارانەی تەرخان کراوە بۆ کۆمپانیەکانی بەرەمێنەری نەوت لە کوردستانە زیاد بکرێ و شتێک شەبێ زمانی پێدانەوەی قەرزی کۆمپانیەکان بکە اینجا کۆمپانیەکان دەستەکەنەوە بە بەرەمێنانی نەوت لە کوردستانە تا ئێستا کۆمپانیەکان سوورن لەسەر ئەوەی ئەگەر بێت و شایستە دارایەکانیان زەمان نەکرێەوە قەرزەکانیان نەدرێتەوە ئەوان ئامادەنی سەر لەنوێ دەستکەنەوە بە ئیش لە کوردستانە و نەوت بن بە وەزارەتی نەوت تا وەزارەتی نەوت هەناردەی بکاتەوە لە ڕێگەی بۆ ڕێکە ئەم دوو مشکیلە یاسایی و تەکنیکی و اقتصادیە ماوە چارەسەر بکرێت یەکەم گرێبەستەکان دەیپێراسیۆنیان گرێبەستەکان ئەبێ دەستکاری بکرێتەوە پیاچوونەوەی پیا بکرێەوە هەموار بکرێتەوە بە جۆرێ هەردوو لا ڕازی بکات تایسە کەسیان ڕازینین لێک لەسەر ئەمە خاڵی دووەم مەسەلەی شایستەدارایەکان و قەرزەکانی کۆمپانیەکان کە ئەیداتەوە چۆن ئەدرێتەوە تا ئێستا لەسەر ئەمەش ڕێنەکەوتن ئەمەی دووەمیانە بێ یاسای بودجێ عێراقی بۆ هەموار بکرێتەوە ئەوەش
دیار نییە کەی دەست پێکاوە چۆن دەست پێکەوە گفتوگۆکانی ناو پەرلەمانی عێراق و ئەو ناکۆکی و دابەشبوونە سیاسی لە پەرلەمانی عێراق هەیە تا چەند ڕێگەدا ئەمە چارەسەر بکرێ. ئەم دوو گرفتە کە هەم تەکنیکیە هەم یاساییە و هەم اقتصادیشە خۆی بۆ خۆی دوو گرفتە ڕەنگەوا سێری پێ بچووکە بەڵام لە ڕاستیە ئەمەش هەم کات و ڕەنج و ئیرادەیەکی سیاسی بەهێزیەوێت لە هەردوو لاوە تا ئەم دووینە چارەسەر نەکرێ مەسلەی هەناردەکردنەوە و دەستپێکردنی وا دەکەی دیار نییە بڵێن سە دوای ساڵێک لە ڕاگررتنی دیار نییە کەی ئەبێت چۆن ئەبێ بەڵام وازح ئەبێت چی بکرێ بۆی چارەسەر بکرێ بەڵام دیار نییە کەی ئەتوانین چارەسەریکەن و چۆن و کەی دەست پێکە. سوپاس دەکەم دێم و خزمەت کاک سەرنگ دێم و خزمەت بەڕێزت سەبارەت بە ئەرکی هێزەکانی ئەمریکا لەمە و دوای و سەردان ئایا ئەرکی بڵێن هێزەکانی یاوپەیمانانیش وڵاتانی یاوپەیمانن کە ئێستا وپەیمانی دژی داعش لە عێراق هەرماوە ئەرکیان گۆڕانکاری بەسەردادەی وە دەگۆڕدرێت؟ عێراق و ئەمریکاش کۆکن لەسەرەوەی کە بچنەوە بە باری ئەو هێزانی کە لە عێراقایە و بە ڕۆڵی هاوپەیمانی دژی داعش لەبەرەوەی کە ئێستا مەترسیەکە زۆر کەم بۆتەوە توانایی هێزە سەربازیەکانی عێراق زۆر پێشکەوتووە و ئەشبینین لەلایەنێکی ترەوە فشاری سیاسی و عسکەری شەیە بۆی کە ئەو پەیوەندیە بگۆڕێ. پێم وایە دوور لە فشارەکەش ئەرزی واقع ئەوەی پیشان ناوە کە بەو شێوەی پێشوو هێزی هاوپەیمانان پێویست نییە و لە چەند ساڵی ڕابردووە چەند کەڕەتێکیش پیاچوونەوەی بۆ کراوە و گۆڕانکاری تیا کراوە ئەو بوو لە 5,000 سەربازەوە کەم کرایەوە بۆ 2,500 لە هێزی شەڕکەرەوە کرا بە هێزی ڕاوێژکاری. ئێستاش هەردوو لە گفتوگویان بەوەی کە قۆناغی داهاتوو چی بێ پێم وایە ڕانگەیەنراوێکیان نییە لەوانەیە بەرەو هاوین بڕوە هەتاکۆی کە لەوانەیە قەرار لەسەرەوە بن خشتەی هەنگاوەکانی داهاتویان چیە. بەس پێشتر بڵێن هێرشی زۆری گروپە چەکدارەکان هەبوو ئێستا جۆرێک لە ئاگر بەستێ بۆ سەرێزەکانی ئەمریکا سوودانی خۆی ڕایگرتووە یاخود بەڵێنێکی داوە بە گروپە چەکدارانە لەو سەردانەدا بڵێن خشتێکی زەمەنی دابنرێت بۆ کشانەوە هێزەکانی ئەمریکا؟ خۆی باسکردنی خشتەی کشانەوە پێش حداسی غەزە و پێش 7 ئۆکتۆبەر دەستی پێکردو لە مانگی هەشتی ڕابردووە عێراق و ئەمریکا لەسەر پرۆسەیەک ڕێکەوت کۆمیسیۆنێکی باڵای سەربازیان داناوە. ئەو فشاری کە هات ڕاستیە لە سیاقی شەڕی غەزە و ئەو هەڵمەتە بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کرا بەرامبەر بە هێزەکانی ئەمریکا و پشتیوانێک بۆ ئیسرائیل تۆمەتباریەکان. ئێستا پێم وایە ئەمریکا سوود بوو لەسەرەوەی کە لەژێر فشارەیە نەدانوستان نەکا و نەشێت. ئێستا حکوومەتی سوودانی لەگەڵ ئەو گروپانەیە دەتوانی خۆی وە فشاری خۆی بەکارهێناوە کە ڕێگە بە دەوڵەت بدرێت لە میکانیزمی دەوڵەتەوە لەسەر ئایندەی ئەو هێزانە قسە بکرێ و ڕێکوتنامە بکرێ. ئایا ئەو هێزانە قایلە بن بۆی کە سوودانی بەدەستی هێناوە و لە پرۆسەکەی بەدەستی هێنێ لەم سەردانە و لە چەند مانگی داهاتووە؟ ئەوە پێم وایە ڕۆژانی داهاتوو دەری ئەخا بەڵام حکوومەت وەکو حکوومەتی عێراقی و لایەنە سیاسیەکان شێوازی گشتی لە هەموو نەتەوەکان دژی ئەوەن بە شەڕ و بە تەنگژە لەگەڵ ئەمریکا ئەومە لە چارەسەر و لەگەڵ ئەوە کۆکن کە ئەمریکا دیالۆگ لەگەڵ ئەمریکا بگەرن نەتیجە. ئەمە دەستی بینکا پشتیوانی سەرۆزیران نەکات کە لەگەڵ ئەو گروپانەیە بتوانێت ڕاستە و خۆتر قسە بکات ئەنجام پیشان با کە گۆڕانکاری ڕوئەیە و مایە لێ دوانی وەزیری دیفاعی ئەمریکا و سەرۆکۆزیران ئەوەی تایە کە هەردوو لە کۆکن لەسەرەوەی کە ئەم وەزعە بگۆڕێ. بەڵام پێم وایە سوودانی لەوانەیە بتوانێت من ناکاتەوەی کە هیچ هێرشێ ڕوو نایە بەڵام هێرشەکان ناکاتەوەی کە بڕیاری یەکلاکرەوەی لەسەر بەس بڵین جگە لەو ڕێکەوتنی کە بواری سەربازی بەڕێزت باست کرد 550 میلیۆن دلار بۆ ڕاهێنان و مەشقۆڕاینە هێزە عێراقیەکان ناویشتاندا پێشمەرگە هیچ ڕێکەوتنێکی دیکە کراوە بۆ خودی سوودانیش ئەم سەردانە بۆ شخصی سوودانی سوودی هەیە؟ بێگومان هاتنی سوودانی لە ئێستا خودی هاتنەکە و لەم کاتەشە پێم وایە گرنگە. لە ئەوڵەوە گومانیەوە هەبوو کە ئەمریکا مامەڵە لەگەڵ سوودانیە کە لەبەرەوەی کە
باس لەوە ئەکرات کە ئەو هاوپەیمانیە کە ئێران پشتیوانیەکات هێناوێت دەسەڵاتەوە بەڵام پێم وایە ئەمریکا بەخۆیان چوو ئەو تەجروبەی دووبارە نەکردەوە کە لەگەڵ عادل عەبدولمەهدیە کردیان کۆمەڵێک مەرجی قورسیان لەسەر عادل عەبدولمەهدی دانا کە نەیتوانی جێبەجێکە لە مەسائلی حەشتی شعبی و لەسەر شتی ترا ئەوە بوو کە جێبەجێ نەکرا پێشوازیشی لێ نەکرا بێ بۆ ئەمریکا و ئەو پەیوەندیە بەرەو خراپی ڕۆی ئێستا ئەمریکا بە پراگماتیکی تام مامەڵی لەگەڵ سوودانیا کرد کە هاتە بوو بە سەرۆکوەزیران پێشوازیان لێ کرد و هەنگاو بە هەنگاو لەگەڵی ڕۆیشتن و ڕۆژ بە ڕۆژ متمانە بۆ پەیوەندیەکە بەهێزتر بوو تا ئەو ڕادەی کە ئەمریکا مرتاح بوو لەوەی کە بانگێشتیکا بۆ کۆشکی سپی و تەنانەت دووە ئەو ئەزمەیە کە لە غەزە و ئەم هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیلیش کە تەسیری نەکردەوەی کە ئەم سەردانە گۆڕانکاری بەسەراوێ بەڵکو لە چاوی منەوە بەهای ئەم سەردانە و لەم تەوقیتەیە بەرزتر بووە کە ئەمریکا مەبەستێتی عێراق وەکو هاوپەیمانێک پیشان بات و لە وتاری سەرۆک بایدن خۆیان کە بڵێ پارێزگاریکردن لە عێراق لە ناو هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە بەنسبەت ئەمریکاوە گرنگە ئەمانە پێم وایە دەستکەوت بوو لە کۆمەڵێ ڕۆوە بۆ سوودانی وەکو سەرۆکوەزیران و وەکو خەونی سیاسی خۆشی کە بێوێت لە داهاتووە لە پرۆسی سیاسی عێراقا بەردەوام بێ ئایا بە حیزبێکی گەورەتر یاخود بێتەوە بە سەرۆکوەزیران ئەمانە ئیجابین بەڵام بێگومان نەیارەکانیشی لە کاتی خۆیان ئەکرێت دژی بەکاری بێنن باشە کاک سەرنگ وەکو ئەمریکا ینی سیاسەتی ئیدارەی بایدن چییە بۆ دیارە بۆ عێراقچی یاخود ئەمریکا بەگشتی ینی لە عێراق بە تایبەتی بەدوای چیەوەیە چی دەوێت لە عێراق گرنگی عێراق بۆ ئەمریکا چییە؟ گرنگی عێراق بۆ ئەمریکا ئەکرێت لە چاوی ئەوە تەماشاکن بۆ دەوڵەت و میلەتی ئەمریکا گرنگی چییە و لایەنی دووەم لە چاوی ئیدارەی ئەمریکاوە چونکە ئیدارە بەشێکە لەو دەوڵەتی ئەمریکا ئەوە لە چاوی کۆنگرێسەوە و لە چاوی پسپۆڕانی ترەوە ئەکرێت شتی جیاواز بێ بەڵام خاڵە هاوبەشەکانی ئەوەیە کە ئەیانوێ عێراق سەقامگیر بێت عێراق نێوەندێک نەبێت بۆ فراوانخوازی ئێران عێراق سەرچاوەیەک نەبێت کە تیرۆر شوێنپێی خۆی تا بدۆزێتەوە بێ بە هەڕەشە بۆ سەر دراوسەکانی بۆ سەر جیهان و عێراق سەرچاوەیەکی مستەقری وزە بێت بۆ بازاری عالەمی نەلەرزێ بەهۆیەوە ئەگەر قەیران کەوتە عێراقەوە و بە چاوی ئەمریکاشەوە کە خۆی بە پشتیوانی دیموکراسی زانێت لە جیهانە ئەمە بەستێتی ئەو ئەزمموی دیموکراسی لە عێراق لە 2003 پێکراوە بەردەوام بێ و شکست نهێ بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک سەرنگ کاک محەممەد سەبارەت بە بواری نەوتوانە باسمان کرد موچە بەس ئەوەی کە پێوەستە بە کەرتی بانکی چاکسازی کەرتی بانکی و دۆلار و ئەوانە گۆڕانکاری بەسەردادی دوای سەردانەکەی ئێستا بڵێن تاڕادێک بەهای دۆلار بڵێن دیناری عێراقی باشە لە چاوپێش و گۆڕانکاری بەسەردادێت خۆی بە ئەو گۆڕانکارانی لە کەرتی دارایی و بانکی عێراقا دەستی پێکردووە لە 2 ساڵی ڕابردووە بەشی هەرە زۆری لەژێر فشاری خەزانی ئەمریکی و ئەو هەوڵانە بوو کە با بڵێن ئیداری ئەمریکی دای بۆی لایەنی عێراقی ناچار بکە سێ بانکەکانی عێراق ناچار بکە پابند بن بەو ڕێکارانەی لە دژی پارەسپیکردنەوە و تەمویلی ئیرهاب و ئەوانە هەیە ئەمە وای کرد لە ئەو بوو چەند بانقێکیان سزادایە با بڵێن ڕێگەیان لێگردن دەستیان بگا بە دۆلار و سیستەمی سویفتی نێودەوڵەتی ئەمە وای کردووە لە 2 ساڵی ڕابردووە بانکی ناوەندی عێراق و ئەو بەرپرسانی دارایی وەزارەتی دارایی لە عێراقا ڕەنجێکی زۆر بن با بڵێن پەلە بکەن لەو چاکسازیە دارایانەی کە 15 ساڵی ڕابردووە خۆیانیان با بڵێن لێکڕ کردووە یاخود چاوپۆشیان لێ کردووە لە بەرەوە کار و ئەتیباراتی سیاسی و گەندەڵی جیاجیا ئێستا با بڵێن تەنها لە نۆمانگی یەکەمی ساڵی 2023 ڕێژەی ئەکاونتە بانکیەکان لە عێراقا بە ڕاژەی بەنزیکەی 40% زیادی کردووە بەس لە 3 مانگە ئەگەر بێت و لە 5 ساڵی ڕابردووە ئاوا ئیشیان بکردا ئێستا بڕێکی زۆری ئێستا لە عێراقا سێکتەرێکی بانکی پێشکەوتووە بوو لانی کەم هاوشێوەی ئەوانەی کە لە ئوردون و تورکیا و ئێرانە هەیە بەڵام لەم ڕۆوە ئیدارەی ئەمریکا ڕۆڵێکی باشیە بووە لە خلالی فشار دروستکردن لەسەر بانکی ناوەندی عێراق و حکوومەتی عێراقی ئەگەر ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ دوێنێ واشنگتۆن ئەم کۆبوونەوانە بێتە هۆی ئەوەی با بڵێن زیاتر پەرە بم فشارانە بداوە لانی کەم لایەنی
عراقی دڵنیا کاتۆ کە جگە لە چاکسازیکردن و لە پەرەپێدان و پێشخستنی کەرتی بانکی هیچ ڕێگایەکی تریان نییە بە قەنەعەتی من ئەمە باشە بۆ کەرتی دارایی عراقی و بۆ ئابووری عراقی و لە نتیجەشە یارمەتی دەرەبێ لەوەی چۆن لە ساڵان و ڕۆژانی داهاتووە ئەگەر کە جهەتێک هێزێکی سیاسی بێ محاربەی گەندەڵی بکە یاخود ڕوبەڕووی هەوڵەکانی پارەسپیکردنەوە و تەمویلی ئیرهاب و ئەو کێشانی دیکە بێتەوە کە ئەکرێ بەهۆی ئەو ئابووریە پشت بە کاش بەستۆی لە عێراقا هەیە پێشتر مەیسەرە بوو پێشتر پەڕێنرا ئەمە زۆر زەرورە بۆ خەڵکی عێراق زۆر زەرورە بۆ با بڵێن کەرتی دارایی عێراق و زۆر زەرورە بۆ ئەو هەوڵانش کە ئەوێ عێراق بکاتە ئابووری و دارایی پێشکەوتی بڵێن بازرگانی دەرەکی لە ڕێگەی ئەو سیستەمەوە ئەنجام دەرێت ینی هەمووی بەڕێی بانکی ناوەندی عێراق ئێستا بەشی هەرە زۆری بازرگانی دەرەکی عێراق لە ڕێگەی بانکەکان و ئیدارەکرێ و بە سیستەمێکی بانکی ئەکرێت بە هەروەکو با بڵێن ترانزەکشنەکان بە بانک ڕێکەخرێوەکو چۆن لە تورکیا و ئەوروپا وڵاتانی دیکایە جگە لە بەشێکی کەمی نەبێکە لەگەڵ ئێرانە یا لەگەڵ سووریا لەگەڵ ئەو وڵاتانەی کە سزادراون ئەمە هەر ئێستا بەو سیستەمە کاشە کۆنەکەیە بەڵام وەکیتر بەشی هەرە زۆری بازرگانی نەودەوڵەتی لە عێراقا بە سیستەمی بانکیە تا ئێستش باش بسوارد بە نرخی دۆلار دیارە چی لێ دێت بەرز بێتەوە نزم بێتەوە چکە ئەوی بانکی ناوەندەمێک کە نرخی فەرمیەکە 132,000 بەرامبەر بە 100 دۆلار ئێستش بڵێن لە 149 بەڵێ ئێستا ئەمڕۆ 148 باشە جوابی ئەو پرسیارە زۆر بەسیط و عەمەلی بکەنەوە تا حدێک بە زمانی ئەو دۆلار و دینارەی بازار قسە بکەین بۆی بینەران لێمان تێبگەن هەتاکو ئێساش بازرگانیکردنی عێراق لەگەڵ ئێرانە کە ساڵانە سەروی 11 میلیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە عێراق شتە کڕێ با بڵێن کاڵاو خزمەتگوزاریە کرێ لە ئێرانەوە تا ئێساش بەکاشە چونکە ناتوانێت لە ڕێگای بانکەکانەوە تەمویلی کاڵاو خزمەتگوزاری بکاکە لە ئێرانەوە دێ لەگەڵ سووریا هەر تا ئێستا بەکاشە و ئەگەر هەر شتێکی شەبێ لە رووسایە با بڵێن پەیمنتی کۆمپانیا رووسەکان هەر بەکات دۆلاری کاشە و تا ئەم دۆلارە کاشە بمێنێت و ئەم وڵاتانە ئاوا سزا درابن لەلایەن خەزانەی ئەمریکا و عێراق هەر ئەو تۆزە فەرقە لە نێوان نرخی فەرمی دۆلار لەگەڵ نرخی بازاڕی دۆلارە هەرەمێنە چونکە خواست هەیە بۆ دۆلاری کاش ئەوەی شت با بڵێن ئەوەی سێ و پرتەقاڵ لە ئێرانەوە کڕێبەوەی لە بازاڕەکانی سلێمانە هەرە بێ بە دۆلار بێ لە برێمە هیچی کەمان نییە بیفرۆشینە ئێران لە نەتیجە ئێرانش دۆلاری هەر دۆلاری بڵین پارە دیناری ناوێنە تا ئێستا ئیشەکەوا بووە تاکو ئەمە بمێنێ ئەو فەرقە هەرەمێنێت چەند تەڵەب لەسەر دۆلار بۆ ئێران و سووریا و ئەو وڵاتانەی دیکە زۆرتر بێ ڕەنگە ئەو فەرقە زیاتر بکەوە چەند تەڵەب کەمتر بێ ئەو فەرقە کەمترەکە ماوە تۆ ئایا بانکی ناوەندی عێراقی بانکەکانی دیکە ئەتوان ڕێگەیەک فێڵێک یا شتێک دۆزنەوە لە ڕێگای دراویستی هەموو یا شتێکی لەو جۆرە ئەم بازرگانیە تەمیل بکەن ئەم هەوڵیاندا پێشتر سەرکەوتو نەبوو ئایا لە مۆلاچی ڕێگەیەکی کەگرنەبەر ئەمە نازانم تا ئێستا هەر بابەتی لەگەڵ تورکیاش بڵێن ئەوزانم بە لەگەڵ تورکیا کێشە نیە بە یۆرۆ شتا کڕێت ئەوە عێراقەتوان ئەگەر بە دۆلاریش بیکڕێ کێشەیەک نیە چونکە بانکەکانی تورکیا نیێن با بڵێن سزا نەدراون لەلایەن خەزانەی ئەمریکاوە تۆ ئەتوانی بە دۆلار شتیان لێ بکڕی تورکیا ئەوروپای هەڵپێچیان لەو دەوروبەرە بمێن 148 دۆلار ممکن نییە کەس لە دنیا جوابی ئەم پرسیارە بداتەوە بۆ دیقەتە لەبەر ئەوەی ماوەتۆ سەر ئەوەی ئایا کەرتی دارایی عێراق بانکەکانی عێراق چ ڕێگایەکە دۆزنەوە بۆ تەمویلی بازرگانی لەگەڵ ئێران و سووریا و رووسیا و ئەو وڵاتانە ئەگەر بێت و سەرکەوتوو بن لەمە ڕەنگە لە نەتیجا فەرقەکە بێتە دوگڵای ببێ بە 135,000 واگەر سەرکەوتوش نەبن ڕەنگە خراپتر بێلەوەی کە ئێسایە بۆیە لە ڕاستیە جوابی ئەو پرسیارە ماوەتۆ سەر هەوڵەکانی سەر بانکەکانی عێراق ئەو سزای هەبوو بەشێک لە بانکەکان لەلایەن وەزارەتی خەزینەی ئەمریکی 14 بانقاوە کە با بڵێن سزا دران بەوەی کە من ئەویان لێ من ئەکرا دەستیان بگا بە دۆلار و ئاڵوگۆڕی دۆلار بکەن ئەوە تۆزێک خەڵکی ترسان بەڵام ئەوە مشکیلەکە نییە ئەوە سەرچاوی مشکیلەکە نییە دووبارێکەمە سەرچاوی مشکیلەکە ئەوەیە خواستەیە لە بازاڕەکانی عێراقا بۆ دۆلاری کاش چونکە تا ئێستا بازرگانیەکی نافەرمیمانەیە لە دەرەوەی سیستەمی بانکەکان لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ سووریەکان لەگەڵ رووسەکان ئەمە بازرگانیەکی ئاسایشە هیچ شتێکی مەمنوع و قاچاق و ناقانونیتیان نیە بەڵام چییە تۆ ناتوانانی بە بانکەکانی عێراق تەمیلی ئەم بازرگانیە بکەی ئەوانیش هەر دۆلاریان ئەوێ لە تۆ لە نەتیجا خەڵکە بێ دۆلارەکە لە بازاری ڕەش بکرێت و بیانداتێ ئەوەیە زەختی دروست کرد سپاس دەکەم کاک سەرنگ سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکانی هەرێم کە بڵێن بایدن باسی لەوە کردهبوو هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف و دادپەروەر بەڕێوە بچێت لە هەرێم گرینگە بۆ ئەمریکیەکان یاخود تا سەرۆکی ئەمریکاش قسەی لەسەر بکە
هەڵبژاردننی هەرێمی کوردستان؟ بەڵێ پێشێکی لە تەنیشتی بیناکەمانەوە لێرە دەنگەدەنگێکی زۆریت ئیشی جادە و ئەوانە کە هیوادارم تەسیر لە خەتەکە زۆر باشە دەنگێت فەرموو. بێگومان وەکو پێشتریشەوە ئاماژەتان پێ هەنێک وردەکاری بارودۆخی عێراقەیە کە لە ڕاگەیاندراوی فەرمی هەردوو وڵاتە نووسراوە و باسی لێوەکراوە لە موچەوە هەتاک و هەڵبژاردن هەتا وردەکاری تر. ئەمە لەوانەیە منیش پێی سەرسام بووم کە ڕادەی وردەکاری ئەوەنە باس کراوە لە ڕاگەیاندراوی هەردوو وڵاتەکەیە، بەڵام نیشانەی ئەوەشە کە ئەمریکا چەندێک بەوردی لە مەسەلەی عێراقا پەرۆشە و متابعە و هەوڵی ئەیات کە یارمەتی بات کێشە چارەسەرکە و لەناو ئەوەشە لەنا پرۆسی هەڵبژاردن و پرۆسی دیموکراسی لە عێراقا گرنگە بەنسبەت ئەمریکا و بە تایبەتی ئەم ئیداری سەرۆک بایدن. بۆیە بە پەرۆشەوە لە ئاستی سەفیری ئەمریکا و لە ئاستی وەزیری دەرەوە و لە ئاستی سەرۆک بایدنیشە جەخردەوە ئەکەنەوە کە پرۆسی دیموکراسی لە عێراقا بپارێزرێ پێشەوە بکرێ و لە ناویشیانە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە گرنگ ئەی پێوەست بە بەڵێ ینی هیچ فشارێک دەکرێت بۆەوەی کە ئێستا ئەنی ناکۆکیە لە بین لایەنە سیاسەکان بۆی لە مانگی 6 هەڵبژاردن بکرێیان نا فشارێک هەیە چکە گوایە ئەمڕۆ بڵین وڵاتانی ئەو پەیمانە تا باڵوێزی کێتی ئەوروپاش بڵێن لە عێراق نامیان نردبێ بۆ پرسانی هەرێم بۆی هەڵبژاردنەکە بکرێ فشار دەکرێت یاخود وەکو ئامۆژگاری و هۆشداریە؟ پێم وایە ئەمریکا ئامرازی فشاری کەمترە لە جاران و زۆریش بە مەبدەئی فشار لە ئێستاە بەلایانی کەم و لە سای ئەم ئیدارە بە مەبدەئی فشار ئیش ناکە بە مەبدەئی ئەوەی کە هانی هاوپەیمانەکانیە بەرژەوەندی هاوبەش و بەرژەوەندی خۆشیان ڕوونەکاتەوە بە داداچوونەکات فکرە ئەخات لەسەر مێز بۆی کە یارمەتی دەربێ وەزعەکە بڵین ئالۆز نەبێ و بەرەو تەنگشی زیاتر نەبووە لە ئێستا ئەمە ئامرازەکەیە پێم وانە فشار بمانای فشارەوەی کە دانیشتوانی عێراقیان ناوچەکە تەسەوورەکەن ئەمریکا بەو شێوەیە فشار. بەڵێ ئەی سەبارەت بە تێڕوانین بۆ هەرێمی کوردستان ئایا هەر لە چوارچێوەی عێراقا یاخود تێڕوانین تایبەتمەندیەکەیە بۆ هەرێمی کوردستان یاخود بڵین لە چوارچێوەی عێراقدا سەیری هەرێمی کوردستان دەکەن؟ ئەمریکا لە چوارچێوەی عێراقا تەماشای هەرێمی کوردستانەکە، بەڵام درکی بەوە کردووە کە بە تایبەتی لە دوا ئەو فشارەی کە چووە سەر هەرێم لە دوا ڕیفراندۆمەوە و لەم ساڵانی دواییە لە پاش بڕیارەکانی دادگای فیدرالی لە بەغاوە هەندێک هەنگاوی سیاسی کردراوە بەرامبەر بە بەرامبەر بە سوودەکان بە تایبەتی هەڵۆشانەوەی ئەندامەتی حەلبوسی لە پەرلەمان هەستێک کە نەفەسێکێ لە عێراقا کە ئەوێت هەنگاو بنێتەوە بۆ دواوە لە مەسەلەی بەشداری پێکردنی کارەکانی عێراق لە مەسەلەی دیموکراسی و لامەرکزیەت و ئەم شتانە. بۆیە ئەمریکا لە هەموو بۆنەکانە یەکەم بۆی کە بەغا ڕابگەێنێ و بە نەفەسەی عێراق ڕابگەێنێ کە پرۆسی دیموکراسی و بەشداریکردن گرنگە و دووەمینیشیان لە مەترسیەکانی کورتی ئەگات کە فشار هەیە لەسەر ئەوارەی هەرێم و لەسەر زمانی هەرێمی کوردستان. بۆیە لە دەو بۆنانی کە فرسەت دێتە پێشەوە ئەمریکا بە تایبەتی وەکو بیرهێنانەوەیەک بۆ بەغا وەکو دڵنیاکردنەوەیەکیش بۆ کورد ناوی هەرێمی کوردستان و ناوی حکوومەتی هەرێم و ناوی پێشمەرگە بە تایبەتی. بەس کاکسەنە سەبارەت بە جۆ بایدن کە پێشتر هاتووە بۆ هەرێمی کوردستان سەردانی هەبووە باس لەو دەکرێت لەو نامەی کۆنگرێسمانەکان کاراستەی ئەویان کردو باس گلیان کردبوو کە پێشوازی لە مەسرور بارزانی نەکردووە. پەیوەست بەچی بوو کەم پێشوازیانە نەکرایە خود کاتێک کە بووە بە سەرۆک بڵێن جیاوازە لەوەی کاتێک کە جێگیری سەرۆک بوو یاخود خۆی لە کۆنگرێس بوو بایدن ماوەسم؟ خۆی بینینی سەرۆکی ئەمریکا لە کۆشتی سپی پرۆسەیەکی تایبەتە بە سەرکردەی وڵاتان و سەرۆکی وڵاتێک یاخود سەرۆک وەزیرانی وڵاتێک ئەوەی کە لە
قۆناغێکی پێشووترە کە سەرکردایەتی هەرێمی کوردستان و وەزیرانی هەرێمی کوردستان لە پۆشتی سپی بینرابێت لەلایەن سەرۆکی ئەمریکاوە پێم وایە لە سەردەمی ئۆباماوە وردە وردە لەو هەنگاوانە کشانەوە نەک لە بەرەوەی کە ئەمە هەنگاوێکە دژ بە کورد یاخود بایەخی کورد کەم بۆتەوە نە ئەو دۆخەی پێشووتر کە لە زمانی سەرۆک بوشە هاتەکایەوە دۆخێکی ئاسایی سەرۆکی ئەمریکا یاری ئێرفۆرسۆنەوە چوو لە ئەنبار نیشتەوە و لەگەڵ سەرۆک هۆزەکانی بڵین ئەنبارە کۆبووە ئەو کاتەش تووشی ڕەخ نەبوو کە ئایا چۆن سەرۆکی ئەمریکا لە ئاستی سەرۆکایەتی و مامەڵەکردنەوە چوو بوو لەگەڵ سەرۆک هۆزە دانیشیا چوو لە ئەنبار لە جاتەوەی کە لە بەقا خەڵک بینێ پێم وایە ئەو کاتە بارودۆخی عێراق ئەوەنە خراپ بوو کە ئەمریکا بە پەرۆشەوە هەموو جۆرە کۆبوونەوەیەکی کرد و وردە وردە بووی کە یارمەتی دروستبوونەوەی عێراق با لەگەڵ هەموو لایەنەکانە لە ئاستی سەرۆکی ئەمریکایە ئەو کۆبوونەوانەی کرد ئەمە قەیرانی وەزعێکی نائاسایی عێراق و وەزعێکی نائاسایی ئەمریکا بوو لە عێراقا ئێستا پۆشتی سپی هەوڵەیات بێتەوە ئەو دۆخەی کە مامەڵە لەگەڵ عێراق بکە لەسەر ئاستی سەرۆکی کۆمار و لەسەر ئاستی سەرۆکی وەزیران ئەگەر کۆبوونەوە لە پشتی سپی بکرێت ئەمە معنای ئەوە نییە کە بەهای کورد کەم بۆتەوە یاخود ڕێزی بە کوردەکرێ یاخود پەیوەندی بە شایستە نابێت تەنها میکانیزمەکەی گۆڕاوە. بەڵێ وەکو دوا پرسیاری سوپاس دەکەم دیارە جەنابەت ئیلتیزامی دیکەت هەیە وەکو دوا پرسیاریش هەرێم یا هیچی دەست دەکەوێت کە بڵێن نوێنەری هەرێمیش بەشدارە لەو وەفدە کە هاتووە بۆ ئەمریکا سێ چوار کەسێکیان بەشدارن؟ پێم وایە کۆمەڵێک هێمای بڵین پۆزتیڤ هەیە لە بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لە لەشاندی حکوومەتی عێراقیە. یەکەم پێم وایە لە چاو ساڵان پێشوە سوودانی کە بەو شێوازە پێشوازی لە بەشداریکردنی هەرێمی کوردستان کردووە ئەمە شتێکی باشە بۆ خۆی کە ئەو بەدەستێتی عێراق و بە هەموو پێکاتە ئیداریەکانی وەکانی و بەشدار بێت. دووەم فرسەت هەیە بە شاندی پێم کە ئەو پێویستی تایبەتمەندیانەی کە هەرێمی کوردستانە لە کۆبوونەوەکانە بیخەنە ڕوو و بە ئاگاش بن لەوەی کە عێراق گویانە چیەکە بەشدار و ئەو نامانەی کە ئەکرێ ئەو لێک نامانەی کە واژووەکرێ بەرژەوەندی هەرێمی کوردستانی تیا پارێزن. پێم وایە لە بەشداری لەلایەنی حکوومەتی هەرێمەوە کە بەشدار بوون لەلایەنی بەغاوە کە بەشداریان زامن کرد کە ئەمی زامن کرد نیشانێکی ئیجابیە لە هەر سێ لایەنەکەەوە. کاک سەرنگ حەمە سەعید بەڕێوەبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئاشتی لەگەڵ ماوەی سوپاسی جەنابەت دەکەین. زۆر سوپاس بە ئامادەبوون. کاک محەممەد سەبارەت بە پرسی هەرێم هیچی دەست دەکەوێت لەو سەردانە ئەو پرسیارە لە بەڕێزیش بکەم؟ خۆی بەڵێ لەو ڕۆوە کە هەرێمی کوردستان هەمیشە چاوی لەوە بووە کە بە فشاری ویلایەتە یەکگرتووەکان یا بە لۆبیکردن لە ویلایەتە یەکگرتووەکان واشنگتۆن دیسی شتێک لە داواکاریەکانی لە بەغەگەڵ بەغدا جێبەجێ بکات تەحقیق بکایە لانی کەم شتێک لەو فشارانە کەم کاتۆ کە بۆ لە هەندێک دۆسیا لەلایەن دام و دەستگای عێراقی فدراڵیوە لەسەری دروست بووە. لەم ڕۆوە ئەکرێ بڵێن سەردانەکە یا با بڵێن ئەو زمانەی کە بەیاننامەی هاوبەشی هەردوو لایەنی پێنووسراوە خاڵی ئیجابی زۆرتیایە بۆ هەرێم بۆ مەسەلەی کردنەوەی دەرگایەک بە ڕوویکردی نەوتی هەرێمی کوردستانە شتی باشیتایە بۆ هەموو ئەو چاکسازیە دارایی و ئابوووریانەی کە لە بەیاننامەکە داوای کراوە هەم دیسان شتی باشیتایە بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو ئەو هاریکاری و پێکەوە کارکردنی تەشجیع کراوە لە بەیاننامەکە هەم دیسان شتی ئیجابیتایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی زمانی بەیاننامەکە و ئیتیجاهی گشتی سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر عێراق و حکوومەتەکەی سوودانی هەموو شتانەی لە خۆ گردووە کە داواکاری حکوومەتی هەرێمیژە با بڵێت بەرپرسانی حکوومەتی هەرێم بە هیواون کە جێبەجێ بکرێ و ئەنجام بدرێ بەڵامی تر ئەمەی ئایا لە دوای ئەم بەیاننامە چی ئەگۆڕێ لە پێ دوای شتێکی ئەوتۆ بگۆڕێ یاخودتەنە قسەی کۆبوونەوەکان و ڕاگەیەنراوەکانە
من حەز ناکەم لە ئێستا بڵێن چی ئەگۆڕێ ناگۆڕێ بۆی پێش پەلە نەکەین تۆ زانی سێ بکەم زانین حکوومەتەی سوودانی چی پێکرێ بەڵام ئەگەر زۆریش گەشتبین بین تا حدێک ئەوە ڕەنگە وەکو ساویلکەی وابێ چونکە ئیمکانیات و زروفی ئەم حکوومەتەی سوودانی سنووردارە و مەدای مانۆڕکردنی سوودانی خۆی و ینی با بڵێن بەدوادا چوونی بۆ ئەو مەلەف و کەیسانەی کە چاوەڕێکرێ معالەجێ بکە هەم دیسان سنووردارە لەبیرمان نەچێ سوودانی نا بلۆک و کوتلە و حزبی گەورەی لە پشتە و خۆی با بڵێن هەڵبژێراوە لەلایەن ئیتاری تەنسیقیەوە تا حەدێکی زۆر کە باسەکرێ و دەوترێ لە وەسەتی سیاسی عێراقا لایەنەکانی ناو ئیتاری تەنسیقی ئەوە دیاریەکەن کە ئیتیجاهی حکوومەتەکەی چۆن بێ لەسەر چ مەلەفێک ئیش بکە چی چارەسەر بکە و چی چارەسەر نەکا هەروە بە هەڵواستراوی بیەڵێتەوە بۆیە هیوا هەڵچنین لەسەر سوودانی خۆشی تا حدێک سنوورێکی هەیە با بڵێن ئاسۆیەکی دەسووداری بەناو خۆی هەرێم لە پەیوەندی بە دوو چات لە ماوەی ڕابردوودا دادگای فیدراڵی بەپێی برارەکەی دادگای فیدراڵی بەستا ئێستا پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆران ینی نەچۆتە پێشەوە ئەمە لە داهاتوە گرفتی بۆ دروست نابێ ئەگەر بڵێن هەژمارە بانکیکە دروست نەکرێ ئەگەر حکوومەت هێرێمی شتێکی دەسەڵاتدارانێن بەسەر هەژماری من دەکەنەوە سەرکە کاک حەکیم بۆ هەموو کێشە دارایی و ئابوووریانەی کە هەیە یەکێک لەوانە مەسەلەی مودابەشکردنی موچەی موچەخۆران لە کوردستانە ئەگەر ویستی سیاسی هەبێ بۆ چارەسەرکردنی ڕێگای وازح و ئاشکرای کارگێڕی و ئیداری و تەکنیکی هەیە بۆ چارەسەرکردنی وەگەر بیشیانەوێت لە ناو ئەم بابەتە گرفت دروستکەن کێشەیەک دروستکەنە بە دوای کێشەیە بگەڕێن هەر لایەنێک لایەنی حکوومەتی هەرێمە لایەنی حکوومەتی فیدراڵ هەزار یەک بیان و هەیە بۆ کێشە دروستکردن دوجار ماوەتە سەرەوەی ئیرادەی سیاسی سەرکردایەتی سیاسی هەرێم و سەرکردایەتی حکوومەتی ئیتاریەکان لە بەغدا چۆنیانوێ ئەم مەسەلانە ئەم مەلەفانەیە کلا بکەنەوە ئەگەر بیانوێت چارەسەر بکەن چارەسەر وازحە ئاشکرایە ڕێگای چارەسەریش دیارە وەگەر بیشیانەوەی کێشە دروست بکەن ئەوە بیان و زۆرە بۆی کێشە دروستکەن بەڵام وەکی تر ئەو خۆی بۆ خۆی نەکێشەیە نەپێویست بوو بکرێتە کێشە لێگەڕن بانقەکان میهانیانە ئیشی خۆیان بکەن و خەڵکیش بە موچەخۆرانیش بژاردەی ئەویان هەبێ لە چ بانقەیەک و بە پێی چ پرۆگرامێک بۆچی موچەخۆران سەرپشک ناکرێن جا ئایا بانکی حکومیە یاخود هەژماری منە بۆچی سەرپشک ناکرێن چونکە ئێستا جەدەلێک دروست بووە تا ئێستاش بڵێن لەسەرەوەش پرۆسەی بە بانکیکردنەکە نەچۆتە پێشەوە لەبەرەوەی هۆکاری سیاسی هەیە لە هەر حکوومەتێک لەم حکوومەتانە چی هەولێر چی ئەوەی بەغدا تەبەقەیەکی سیاسی دەسڵاتدار هەیە ئەمانە هەمیشە پێشتر وا سێری موچە و پرۆسی دابشکردنی موچەیان کردووە کە با بڵێن ئیستیغلالیان کردووە بۆ فراوانکردنی نفوزی سیاسی خۆیان تەنها لەم ساڵە حکوومەتەکەی سوودانی تەنها لە ساڵی 2023 عەفو نەکەم ساڵ نزیکەی 140,000 کەسی دامەزراندووە کردوێتە موچەخۆری دەوڵەت کە ئەم 140,000 کەسە هیچ پێویستیەکی ئابووری و بازار نەبووە بۆ دامەزراندنیان دایمەزراندن بەستە بەرەوەی دەنگی بۆ بن لە هەڵبژاردننی داهاتوە ئێمە قبوڵ ناکا بە ئاسانی کۆنتترۆلی موچە دابەشکردن لە دەست حکوومەتەکەی دەرچێت بەرپرسانی حکوومەتی هەرێمی شەروایان کردووە لەو 1,200,000 موچەخۆری لە کوردستانە هەیە سەروی 500,000 پارتی وەکێتی دایان مەزراندون کردوونی بە موچەخۆر کردوونی بە خانەنشینی نایاسایی لەبەرەوەی لە هەڵبژاردنە سوود لە دەنگەکان وەربگرێت ئێستا ئەمە قبوڵ ناکا دەستبەرداری کۆنتترۆلکردنی ئەم موچەخۆرانە بێ کە موچەخۆر موچەکەی لە بانکۆ هات تەنها بە هاتە ناو حساب بانکیەکەیەوە ئیتر منەتی بە کەس نییە ئیتر نابێتە کۆیلەی ئەو پەترۆنە یا با بڵێن ئەو میلیشیا سیاسی کە دای مەزراندەوە کردوێتە موچەخۆر هێزە سیاسەکان لە لەدەستدانی کۆنتترۆلکردنی سیاسی موچەخۆرە ترسن ئیتر ئەم هەموو بیانوە ئەمە تەوتینە ئەوە هەژماری منە ئەو هەرێکە و با بڵێن گۆرانی بۆ لێلی خۆی ئەڵە لە نەتیجە هەرێکەوە هەر لایەک و هەر حکوومەتێک و هەر با بڵێن مافیایەکی سیاسی ئەوێ کۆنتترۆلی موچەی موچەخۆران کە لە حدودی ئەو زۆنەی کە ئەو حکومێکە ئەگەر لێش گەڕێ بکرێ بە سیستەمێکی بانکی پێشکەوت و هەژبارەکە و پارەکە بێتە ناو هەژمارەکەی و ماگانە خۆی ڕای کێشە یا خەرجیکە یا چی پێکا بە پێی ئازادی موچەخۆرەکە خۆی ئەو وەختە وردەوردە ئەم کۆنتترۆڵە سیاسیە کەمە بێتەوە بە قەناعەتی من ئەمە هەرە بێ بکرێت لە نتیجە ئەم ساڵ یا ساڵێکی تر بەڵام ئەم سیاسیانەش بە تایبەتی ئەو ئۆلیگارک و چەک بەدەستەکانی کە حکوومەتی بەغدا و هەولێریان کۆنتترۆل کردووە ئەو پەڕی هەوڵی خۆیانەدەن تا ڕۆژێک زووتر زیاتر ئەم کۆنتترۆڵیان لە دەستا بمێنێتەوە. سوپاس دەکەین وەرزکە کە محەممەد حسێن شارەزای ئابووری و سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتانگە